بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ما بعد. خير خوازان و پێداوانی خۆشەویست، خوای گەورە دەروی خێر و ڕزقی حەڵاڵتان هەمیشە لەسەر وڵاکە و زیاتر و زیاترکە. ئەو مەشروعی کە خستەخانە و نەخۆشخانەی میهرەبانی پێستاوە لە بۆ کڕینی ئەجهیزە و جیهازی ئیشاعی تەنووری MRI یەکێکە لەو مەشروعە پیرۆزانەی کە داهاتەکە و قازانجەکەی لە بۆ منداڵی بێباوک و منداڵی یەتیم و منداڵی نازدارە کە تەنها لە نەخۆشخانەی میهرەبانیدا 3000 منداڵی بێباوک بیمەی تەندروستیان لە بۆ کرایە و لە هەر حاڵەتێکی نەخوازراودا و نەخۆشیدا چارەسەریان لەو دەکرێت لەسەر ئەساسی ئەو بیمەیەی کە هەیە و لەسەر ئەساسی ئەو خێر و پشک و لەسەر ئەو پارە خێرخوازیانێک کە ئێوە دایان بەخشن. لەبەرەوە ئومێد دەکەین کە ئینشاءالله هەمیشە دەستی خێرتان درێژ بکەن لە بۆ مەشروع خێر، چونکە خوای تبارەک وتعالى پێمانە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئەوەی کە لەسەر ئێمە پێویستە هەمیشە یەکدەست و یەکدەنگ بین لە پرۆژە خێریەکان و لە بەرەو پێشبردننی چاکە و کاری باش، بە تایبەتیان ئەو پرۆژەیە ئەتوانن خێر و سەدەقات و چاکە و مەعونەت و ئەوانەی کە دەتانەوێت لە بۆ قیامەت هەژماری خۆتان لەوێ تۆمار بکەن، چونکە تەنها لە دنیا هەژمار گرنگ نییە. گرنگ ئەوەیە ئینسان لە قیامەت هەژماری هەبی. ئەگەر لەوێ هەژمارمان هەبوو ئەوە هەرگیز و هەرگیز ناومێد نابین و هەموو ئەو قەرزانەی تۆ بە خوای گەورە ئەدەی لای خوای گەورە هەزار قات و چەندین قات ئەکرێتەوە تا تۆ دەگەی بە لیقای خوای گەورە و لەوێن دەرێ ئەجر و پاداشتی خۆت بە هەزاران قات وەرەگریەوە ئینشاءالله. ئومێد دەکەین کە خێراکەن و لەو پشکە خێریانەدا بەشدار بن لۆ ئەوەی بتوانن ئینشاءالله دڵی منداڵی بێناز و دڵی منداڵی نازدار و دڵی منداڵی بێباو خۆشکەن و بەشدار بن لەو بیمەیەدا، چونکە بەکڕینی ئەو جیهازە وەک ئەوە وایە تۆ دەستی خێرت هەبووبی لە چارەسەرکردنی منداڵەکان. خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتتانکە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبركاته. میهرەبانی دڵسۆزی و لێزانی